هەروەکو لەسەر شاچوان باسیەوەمان کرد کە ئەمڕۆ لەسەر بنیادنانی شاری سلێمانی لە کۆمەڵ لەلایەنی جیاوازەوە گفتوگۆ بکەین. ئەم تۆرەمان تایبەت کردووە بەوەی کە بوونی ئەو ڕێکخراوانەی کە هەن هەر لە پاراستنی شارستانێت و هەم لە ڕووی ئەو دابوونەریتە و کللتور و مێژوویی کە هەمان بووە و لە ڕووی ئەوەی لێکۆڵینەوە بکرێت لە بوارە مێژوویەکانە. ئەمەش پێویستی بە کۆمەڵێک کەسانی پسپۆر هەیە کە هەمیشە بە دوواداچوون بکەن بۆ ئەو بابەتە گرنگانە. لەم نێوەندەیە باز لە شارستانێتی شاری سلێمانیەکەی تا چەند گرنگە ئەم شارستانێتیە نەوە بە دوایینەوە پارێزگاری لێ بکە. ئەمەش ئەرکی چیە؟ ئەرکی ئەو کەسانەیەکە بە شێوەیەکی گشتی تیمێک ڕێکخراوێک دروست ئەەکەن تاوەکو لە ڕێگەی کۆمەڵێک کەسی شارەزە و بتوانە و مێژوو نووسەکانەوە بتوانن لێکۆڵینەوە ئەنجام بن، بتوانن ئەو دابوونەریت و شارستانێتی کە هەمان بووە زیاتر کاری لەسەر بکەن. ئیتر ئەم کارکردنە لە ڕووی ئەوەی کە کۆمەڵە نووسراوی هەبووە لە کۆنا چۆن پارێزگاری لەکەی، کۆمەڵە شوێنەوار هەبوو چۆن پارێزگاری لەکەی، کە ئەمانە کۆمەڵی بابەتی تریش بە دوای خۆیان هێنێ. ئێمە گفتوگۆ لەسەر کۆی ئەم شتانەکەین بە میوانداری زۆر بەڕێز. کاک دێرین بابان وەکو سەرۆکی ڕێکخراوی بابان بۆ پاراستنی شوێنەوار و لێکۆڵینەوەی مێژوویی کە بەڕێزیان ئێستا لە ستودیۆ لای ئێمە میوانە. کاک دێرین زۆر زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوون. ئێمە جارێک تر پیرۆزبایی بنیادنانی شاری سلێمانی لە خۆمان و لە تۆش و لە تەواوی خەڵکی سلێمانیەکەین. ئێوە وەکو سەرۆکی ڕێکخراوی بابان کە باسی ڕێکخراوم کرد، تا چەند ئەرچی ئێوەیە کە هەمیشە پارێزگارێتی لەو بابەتە مێژویانەکەن کە پەیوەستە بە شاری سلێمانەوە، ئەو شارستانێتی کە لە ڕابردووە هەبوو هەتا ئێستا و لێرەشان نەوەستین بۆ داهاتوش کاری لەسەر بکرێ، تا چەند ئێوە بەم بابەتانە هەستا؟ بەڵێ سپاسدانەکەم و ماندوو نەبن کەناڵی کورسات کە کارەکان بەو شێوەی و جوانە و کە دوێنێ بەردەوام بووین پێکەوە. بەڕاستیش بەداخەوە کە هێشتا خاکی کوردان زامی تری تێ ئەکرێت و خوێنی لێ ئەچۆڕێ. ئێمە کارەکان پێمان خۆش بوو بەردەوامی زیاتری هەبێ. بەڕاستی سلێمانی کە بە شوێنە کۆنەکانی ئەڕۆی ئێستاش چێژێکی تایبەتی هەیە، چونکە ئەو شێوە دروستکردنا و مەسلەی پاراستنی شوێنی تریژ هەیە کە پاراستنی پێویستە. بۆ نمونە شاری قەڵاچوالان کە دایکی شاری سلێمانی بەڕاستی لە سەردەمی میرنشینی بابانە نزیکی 110 ساڵ زیاتر حکومیتیا کراوە کە ئەچیتە ئەو کۆڵانانەیە و باسی گەڕەشی دەرگەزێن و باسی گەڕێکی کوورەچیان و باسی گەڕێکی دەروێشان و باسی باغی پاشا و باسی کەلاوەی پاشا و ئەو شتانە ئەکرێ، یعنی هەست ئەەکەی لە ناو شارێکای. بە تایبەتیش کە ئێستا شاری سلێمانی ئەو ئاوەدانیە جوانی بەخۆیەوە بینیوە و بەردەوامی هەیە. پێویستێکی زۆر زۆرمان هەیە ئێمە شوێنە کللتوریەکان کە لە پوریەکان و بە تایبەتی دڵی شاری سلێمانی و شادەماری شاری سلێمانی کە سەرای سلێمانیە ئێستا گرنگێکی تەواوی پێ بدرێ. شتەکە تۆزێک بابەتی مێژوویەکەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیا خود ئەوانەی کە لە بواری شوێنەوارە کار ئەەکەن کەمتریەنە سەردەمە نزیکەکان. ئێمە بەهۆی کارکردنمانەوە لە چەند ساڵی ڕابردوو بە شێوازێک تریش کارمانە کرد، نەک بابەتێکی ڕێکخراوەی شوێنەواری وەکو بنەماڵەی بابان زۆر مهتەم بووین بەڕاستی بەم کارانە. هەستمانە کرد کەمتریەنە ناو مێژووە نزیکەکانەوە، ئەوان زۆرتر بە دوای مێژووە دوورەکانەوەن. ئەشبینین چەنەها شوێنەوار هەیە کە ئێستا کاری تیا ئەکرێ و بۆ ئەوە ئەڕۆن. بەڕاستی زۆر زۆر پێویستە لەم سەردەمایە لەم حکومڕانیە کوردیە کە هەیە ئێستا خۆمان دەست لە ناو دەست بین بۆ ئەوەی بتوانین ئەو مێژووە نزیکانەی کە هەمانە کە هەرچەندە 200 ساڵ ماوەیەکی باشە کە شتەکە ببێ بە شوێنەواری و مێژوویەکی دوور، بەڵام پێدەچێت لە چوارچێوەی فراوانە نەتوانرێت زۆر ئیحتیمامی پێ بدرێ. لەبەرەوە ئەرکی خۆمانە بەڕاستی دەست بکەین بەو کارە و بەردەوام بین لەسەری. ئیتر لە بەهۆی میدیاییەوە بێ بۆی هۆشیاری هەبێ بپارێزرێ یاخود ئەوەی بە تەواوەتی کاری لەسەر بکرێ بۆ ئەوەی دەستی پێ بگات و نۆژەن بکرێتەوە. جا ئێستا هەر لە ڕێکخراوەکەی جەنابیشتان ئێوە بەشێکتان هەیە بۆ لێکۆڵینەوە. لێکۆڵینەوە تا چەند دەتوانێت بۆ پارێزگاریکردن لە جوانیەکانی شاری سلێمانی لە مێژووەکەی لە کللتورەکەی لەمانەیە بتوانێت یارمەتی دەربێت؟ ئایا هیچ هەنگاوێک هەیە جەنابەت بەدی بکەیت؟ بەڵێ ئێمە خۆشبەختانە بەڕاستی من زۆر جار هەیە کە لە ئاستی زانکۆکانە ئێمە بڵێن کەسانی زۆر زۆر باشمان هەیە، خەمخۆری زۆر زۆر باشمان هەیە لە مێژوو لە شوێنەوار لە زمانەوانی لە کۆی شتەکانە بەڕاستی و بە تایبەتی من لە زانکۆی سلێمانی لە شوێنەکانی تر یعنی خەڵکێک هەیە زۆر زۆر بە دوای ئەم کارەوەی بەس لەوانەیە بۆ نمونە لە
تێزێکی ماجستێرا بیکات یاخود دکتۆرا بیکا یاخود تێزێکی بەکەلۆرۆس کە خوێنکار دەرئەچێ ئێمە زۆر شتمان بینیوە یعنی کەسی زۆر دڵسۆزمان هەیە بەڕاستی لە زانکۆی سلێمانی بە تایبەتی کەسانی خۆمانن هەم لە بنەماڵی بابان هەمانە هەم کەسی زۆر دڵسۆزمان هەیە کە مامۆستای زانکۆن و لە زانکۆ یعنی بەردەوام ئەو شتە ئەکرێ بەڵام نەچۆتە چوارچێوەیەکی فراوانەوە یعنی بەڵێ گوێ لە شتەکە بگیرێ بەڕاستی نامەی دکتۆرا و ماجستێر شتێکی گەورەیە یعنی ئەتوانرێت شتی لەسەر بنیاد بنرێت و بۆ نمونە ئەگەر ئەمانە کۆی هەمویان کۆ بکرێتەوە لە لێکۆڵینەوەیەکی گەورەیە کە یاخود کۆنفرانسێکی بۆ بکرێ شتێکی لەو بابەتە زۆر زۆر سوودی هەیە یعنی وە نەبێ خەڵک خەمخۆر نەبێ ئەگەر ڕێکخراویش نەبێ ئەگەر بۆ نمونە ڕاگەیاندنیش نەبێ ئەگەر ڕێکخراوی بابانیش نەبێ بنەماڵی بابانیش نەبێ خەڵکێک هەیە بەڕاستی ئێمە هاتوونەتەوە لامان و توانە ئەو کارەمان کردووە اینجا هەر بۆ نمونە بەڕاستی ئێمە لە تورکیا خەڵکی تورک هاتۆتەوە بۆ سلێمانی سەردانی ئێمەی کردووە بە دوای یەکێک لە کەسایەتیەکانمانە کە نەگەڕاوەتەوە لە نەوەی دوامیرەکانی پاشاکانی بابانە لە تورکیا ماونەتەوە ئەو لەوێ بە زمانی تورکی لە زانکۆی ئەستەمبوڵ لێکۆڵینەوەی لەسەر کردو کروێتی بە کتێبێک کەواتە ئێمە یعنی هەر هەوڵمان نەیاوە لە چاو خۆیان یعنی ئەوەی کە ئێمە ئیکەین لەوانەیە هەر لە جێی خۆمان نابین لە ئێران بەهۆی بنکەی ژینەوە ئاگاداریان کردین کە شتێکی زۆر باش کراوە لە زانکۆکانی لە زانکۆی تاران هەڵە نەبم ئەگەر کەسێکە کردوێتی وێنەی ناردۆتەوە بۆ بنکەی ژین یعنی ئەم کارانە بەڕاستی خەڵکێک هەیە زۆر زۆر پێوەی سەرقاڵە بەڵام بەداخەوە ئێمە خۆمان نەمانتوانیوە یعنی بیهێنین بەرهەمی لێ وەرگین بەڕاستی باشەکەواتەمانە هەمووی ئەرچی ناوەندە ئاکادمیەکان وەکو خۆش ئاماژە و پیا لە ناو زانکۆکانە هەل لە ڕێگەی پرۆفیسۆر و دکتۆر و مامۆستا عەزیزەکانەوە و بە هاوکاری خوێندکارەکان تیم دروست بکرێت کە ئەم سەرچاوانە کۆن بکرێتەوە کاک دێرین ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ ڕابرتوو هەندێک دەستنووسمان هەیە ئەم دەستنووسانە لە مزگەوتی کاک ئەحمەدی شێخ لەوانەیە هەندێکیان هەڵگیرا بێتن تا چەند گرنگە جارێکی تر ئەم دەستنووسانە بێتەوە کاری لەسەر بکرێ یاخوو بە شێوەیە لە شێوەکان بیهێننەوە کە نەبێتە هۆی لە ناوچوونی بۆ نمونە ئەم دەستنووسانە بێتە سەرچاو بۆ توێژینەوە و ئەو توێژینەوەنەشی کە لە نامەی دکتۆرایە بەدەسەهێنرێ وەلا نەخرێ ئەمانە بێنەوە کاری لەسەر بکرێ بۆی چی ئەمە زیاتر دەوڵەمەنی معریفی ئەبەخشێتە ناو کۆمەڵگاکەمان ئێوە لە ڕووی ڕێکخراوەکەی خۆتانە وەکو بنەماڵەی بابانیش تا چەند گرنگیتان بەم بابەت هەیە بەڵێ ئێمە بەڕاستی هەر خۆمان لە ناو بنەماڵی بابانە ئەنجومەنی میرانی بنەماڵی بابانمان پێک هێناوە کە هەموو کەسایەتیەکانمان ئەچینەوە سەر میرانی بنەماڵی بابان و وە چەند ئەنجومەنێکی تریشمان یعنی چەند دەستێکی ترمان پێک هێناوە کە ناوەندی ئەکادیمیمان پێک هێناوە و بەشەکانی تریژ یعنی بۆ جێبەجێکردنی کارەکانمان بەداخەوە ئەو پانێڵە باشەمان کە هەبوو دیداری بابان بوو لەگەڵ زانکۆی سلێمانی ئەمڕۆ بەهۆی بارودۆخەکان و هەستکردن بەوەی کە ئەگوزەرێ لەسەر خاکی کوردان وەکو پێشتری ژوتمان ئەوەشمان دواخستووە ئیشەڵا لە داهاتووە شتێکی تر ئەەکەین کە لەوەش باشتر بێ ئێمە بە تەواوەتی هەوڵمان ناوە هەم کەسەکانمان بدۆزینەوە بەڕاستی خەڵکێکی زۆرمان ئێستا کە لێمان دوورن لە شاری سلێمانی و لە کوردستان دوورن ئەوانە دۆزیمانە تۆ پەیوەندیمان پێوە کردوون و ئەوانیش لەگەڵ ئێمە بەردەوامن و ئێمە ڕێکخراوەکەش یعنی زۆرتری لەسەر خواستەوە بەڕاستی ئێمە وەکو پێم وتن پێشتر بە شێوەیەک تر کارمان ئەکرد وەکو بنەماڵی بابان بەس من خۆم هەستم کرد کە پێویستیەک هەیە داواکاریەک هەیە لەسەرمان کە بە شێوەیەکی ڕێکخراوەیی بچینە پێشتر و ببین بە هاوکاری ئەو ڕێکخراوە کللتوری و کەسانەی کە لە شاری سلێمانی بە تایبەتی کار ئەەکەن و نمونەشیان ئێمە هاوبەشین بەڕاستی لەگەڵ ڕێکخراوی کەلەپۆری دیجیتاڵی کە چەند ڕۆژێک لەمە پێشسەرۆکەکەی میوانی ئێوە بوو و ڕێکخراوی خانەوادە دێرینەکانی سلێمانی ئەویش کەس ناسراوە ئێمە هەوڵمانداوە یعنی باشتر لە یەک تێبگەین و بەرەو پێش بڕۆین بەرەو شتەکان یعنی شتێک نییە وەکو پێم وتن ئێمە ئەگەر ناوەندێکی وا هەبێ بە تەواوەتی خەڵکەکە خۆی تیا ببینێتەوە بڕوابکە زۆر زۆر شت هەیە ئەبێ ئێمە کۆیکەینەوە نەک بڵێ بە دوایە بگەڕێن یعنی شتەکان هەمووی هاتوونەتەوە ئەم شارە ئێمە چەندەها جار خەڵک کە باسی هەندێک شتیان کردو داواکاری کە هەبووە کاکە
بڵێن لە ئەرشیفی بەریتانیە لە ئەرشیفی عوسمانیە یا لە ئەرشیفی قاجاریە خەڵکێک هەبوو توێتی کاکە من ئەو شتانم هێناوەتەوە لەم ئەخیرانی پێشوا بە هەوڵی کاک دکتۆر ئەحمەد بابان کە خزمی خۆمانە لە جامعەی ئەزهەر دوو لێکۆڵینەوەی دوو تێزی بوو هێناوینەتەوە کە هیچ سەردەمی بابانە بە حکمڕانی مەمالیک و یعنی شت کراوە ئێمە ئەبێ کۆیکەینەوە شتی زۆر زۆر هەیە بەڕاستی تەنها بە دوواداچوونی ئەوێ کۆیکێتەوە یعنی ئەوە نیە لە شوێنێکی داخراو بێ و نەتوانی دەست پێ بگە ئێمە هەوڵی ڕێکخراوەکان ئەبێ بڵین بەو شێوەیە بێ بەڵام وەکو وتم ئەبێ ئەم حکوومەتە خۆماڵیە کارکا لەسەر ئەوە من بۆ چوونی خۆم وایە شتەکە زۆر باش ئێستا جەنابەت باست کرد ئێوە هەر خۆتان لەناو خۆتانە کۆمەڵێک ئەنجومەندتان هەیە هی خانەوادە دێرینەکان هی کەسایەتیەکانی بابان و ئەمانە ئایا هیچ هەوڵێک هەیە بۆ ئەوەی کە ئەم مێژوە کەلانەیە لە سنگی هەندێکیان نابێت ئێوە تۆماری بکەن چونکە ئێستا ئەم مەجالە لە مێژوو وایە تۆ ئەتوانی بەشێکی ببینی بەشی زۆربەی لانەیە ئەگەر یعنی هاوکار نەبی لانەیە بەداخەوە لە دەست بچێت هیچ هەوڵێکتان هەیە ئەو مێژوەیە کە لە سنگی ئەمانە هەیە بیکەن بە کتێب بیکەن بە چاپکراو بەڵێ ئێمە هەر وەکو بە جەنابتانم وت هەر لەم کارەی کە دەستمان پێکردووە لەم ئەخیرا ئەرشیفێکی باشی وێنەیی کەسایەتی بابانمان دەستکەوتۆتەوە کە لە دوای ڕوخانی میرنشینی بابانەوە و بنەماڵی میرانی بابان کە لە بڵین ئەستەمبول ماونەتەوە دوای دروستبوونی دەوڵەتی تورکیاش کە ئێستا هەیە وێنەکانمان هێناونەتەوە یعنی کەسایەتی زۆر زۆرمان هەیە وێنەکانیمان هێناوەتەوە کە وێنەکە لانی کەم بۆ نمونە لەوانێ ساڵی 1970 بێ 1960 بێ من وێنەی باپیری باوکم کە مستەفا بەگی کوڕی سلێمان پاشای بابانە وێنەیمان هەیە بەڕاستی ئەم وێنەیە لە ئەستەمبول گیراوە هەر مامی بڵین مامی باوکم کە حەمدی بەجی بابانە کابرای عەزمی بەجی بابان وێنەیمان هەیە ئەمە هەمووی کەسایەتی بوون و بڵین کاربەدەست بوون دوای ڕوخانی میرنشینی بابانیش وەکو کورد و کەسایەتیەکانی تریش کە لە مێژووە باسەکرێ بەڕاستی ئەمە هەوڵەکان وەکو پێت ئەڵێم شتەکان هەیە دەرهێنراوە بەڵام کۆکردنەوەی ئەوێت دەستێکی بەهێزتری ئەوێت کە یارمەتی ئێمە هەوڵمانەوە بەڕاستی یعنی زۆر کات هەبووە و من ئامانجەکەمان یعنی ئەوەیە کە ئێمە خزمەت بە مێژووی بابان بکەین خزمەت بە مێژووی کورد ئەەکەین ئەو شتانەش کە هەوڵمانداوە لە ڕێی بنەماڵەکەمان و لە ڕێی کەسایەتیەکانمانەوە ئیشەڵا ئەنجامێکی باشی ئەبێ وەکو باسیشم کرد کە ئێمە هاتوینەتە سەرکاری ڕێکخراوەیی هەوڵمان بۆ ئەوەی ڕێکخراوەیی بێ بۆی ئەو پرۆژانەی کە ماویشە بەڕاستی هەمانە بڵین تەواویکەین بۆ نمونە ئێمە وەقفنامەمان هەیە کە ئەڵێ لە سنووری ئەوێوە لەو شیوەوە لەو مزگەوتەوە تا ئەوێ لە ئاشی فڵانەوە تا ئەوێ سنووری سلێمانیمان پێڵێ ئەو سەردەما کە وەقف کراوە بۆ مزگەوتی فڵان بۆ فڵان پرد لەوێ فڵان پرد لەوێ بۆ مزگەوتی فڵان باغی سیتەک باغی ئەوە هەمووی وەقفنامەیە و ئێمە ئەو کارانەمان بەڕاستی وەکو بنەماڵە لەلایە و نەشمان شاردوێتەوە یعنی کە پێویستی بوو بێ لە ئاستی زانکۆ لە ئاستی هەر شوێنێک زۆر پێشکەشمان کردو کاک دێرین کۆی ئەم هەموو بابەتانەی کە ئێوە ئەوەی جێی دڵخۆشی ئەڵە شتێک نییەون بێ شتێکە لە بەردەستایە ئەم شتێکە لە بەردەستایە ئێمە کامیشە باسی کەلتور و باسی دابوونەریت و باسی شارستانێتی ئەم شاراکەین لە ڕێگەی منە ماڵی بابانەکانە و هەموو ئەو کەسایەتینەی تریش کە لە شارە بوون ئەمانە بۆ لە مۆزەخانەیەکە نمایش نەکرێت یعنی هەمیشە ئەم مۆزەخانەیە ببێتە ناوەندێک ئێمە ئەو کەسانەشی کە سەردانی ئەم شاراکەن ئەو شوێنە بێتە پێناسەیەک بۆ ئەم شارە ئەو شوێنە ببێتە ئەو وێنانەی کە بە ڕێزە ئەڵێ گەیشتوەوە دەسمان لە شوێنی پارێزراوەدا بنرێ ئەگەر یەکێ پرسیاری کرد بۆی باس بکەیت ئەمە چێە کوڕی چێە ئەمە برای چێ بووە یاخود ئەو نووسراوانەی کە هەیە ئەو دەست نووسانی کە هەیە یاخود ئەوی کە تۆ باسێکی شوێنەکان دیاری کراوە ئەمانە وا لە ئێماکە بەشێک لە کەلتوری خۆمان بەخت بە دنیا بناسێنین بەو میوانانە بناسێنی کە سەردانی ئەم شاراکەن ئەمە چ ڕێگایەکە دۆستنەوە ئەم هەماشیە دروستکەن لەگەڵ حکوومەتە یاخو کۆمەڵی ڕێکخراوی ترا یاخو شوێنێکتان بۆ دابی بکەن تا ئەم کارانی بەڵەنجام بە خۆشحاڵیەوە کە دوێنێ لە بینای مێژووی سەرای سلێمانی بووین بەڕێوەبەرە گشتیەکان هاتن زۆربەی زۆری خەڵک بەڕاستی سەردانی کرد لەوانەیە ئامارەکە لای ئێوە باشتر دەرکەوێت کە چەندەها هەزار کەس هاتووە لەگەڵ هەر کەسێک کە ئەو خۆشی ئەبیری لە ناو بیناییەکی مێژووی و کللتوری وەکو سەرا
هەر داواکاریەک هەر باسێکمان بۆ ئەکرد بەڕاستی من پێشتریش هەر وام وتووە ینی هەر هەوڵم ماوە کە بۆنەیەک هەبوو بێ لەوێ هەندێک گفتوگۆم لەگەڵ هەندێک بەرپرسی شارا کردووە حتا جێگری سەرۆکی حکوومەت بەڕێزکاک کوبادیش لە پار کە ئین بووین هەندێک گفتوگۆمان کرد پێکەوە طبعا بەدەم ڕێگاوە نەک دانیشتبین بووی بەس زۆر خۆشحاڵین ئێمە بۆ نمونە سەرا ئێمە بەڕاستی سەرای سلێمانی وەکو پێم وتی لە پێشتر ویسمان دیوانێک دروستکەنەوە دیوانی بابان کتێبخانی بابان دروستکەمە وەکو سەردەمی بابان شتەکانیشمان بردووە بەڵگەنامەمان چاپ کردو لەوێ دامان ناوە بەس دۆخی بینایی مێژووی سەرا بەڕاستی من پێم وایە بە ڕێکخراویش بەڕێوە نەبرێ ئەبێ یعنی وەکو موئەسسەسەیەک بێ بتوانی بۆی تەرخانبی بتانی نوقسانیەکانی پڕکەیتەوە نەهێڵی ژاوە ژاو و بەڕاستی وردە وردە ئەبوو کاریگەریەی چواردەوری ئێمە لەخوا بەزیابێ بڵین ئەو مامۆستانی زانکۆ ئەو ساڵە باسی شوێنەوارە کە لە پوریەکانی سلێمانی کرا لە زانکۆی سلێمانی خراپترین کاریگەری شوێنی کە لە پوری مەسەلەی دووکەڵ و ئەو تەڕەسوبات و شتەی بڵێن ئەو نیشتوانەی کە لە دووکەڵی سیارە و مۆلیدە و ئەو شتانەوە دەرئەچێت یعنی ئەمە بەردەوام ئەم شوێنانە ئەوەی ئەوێ من ناتوانم ئێستا ئەگەر هەروە پێشکەشم بکەن بەڕاستی ناچمە ژێرباری چونکە حیفە ئەگەر نەتوانی شوێنەکە تەواو تەرخان بی بۆی تەواو ئەو ئامانجە ببەخشێ تۆ خۆت بخەیتە ژێرباری ئەوە تەنها بۆ مەسلەی ناوێک یا بۆ ئەوەی بڵێ دەستکەوتێکم کردووە ئیشەڵا ئێمە ئەگەر هەوڵەکان هەبێ بەڕاستی وەکو پێت ئەڵێم ئێمە شتمان لەوێ داناوە بەڵام کە دوێنێ دەرم کردەوە بۆ ئەوەی نمایشی بکەم بەڕاستی یعنی نازانم چۆن نەسوی بکەم قەینا زەمی ناکەم بەڵام زۆر دڵگرانم کە ئەوێ وا ئەبینم بۆ خۆشتان لەوێ بوون و بینیوتانە یعنی ئەم شوێنانە بەڕاستی خۆتەرخانکردنی ئەوێ و کەسی دڵسۆز هەیە یعنی کەسی لە خۆبردوو هەیە دوێنێ چەندەها کەس هاتووەتی ئەگەر کارتان هەبوو ئێمە بە خۆبەخشی گەنج بە خۆبەخشیین کارەکەین لەگەڵتانە یعنی ئێمە ئەتوانین هەموو وەکو پێت ئەڵێم ئەگەر بگەڕین بەدوایە خەڵکی زۆر دڵسۆز بەڕاستی من زۆر دڵخۆشم کە هەر شتێک ئەبینم لە شاری سلێمانیە یعنی سەرڕای ئەوەی کە ئەو هەموو دڵتەنجیەمان توش ئەبێ خەمخۆرین بۆ کۆی شتەکان بەڕاستی هەر شتێک ببینین بەڵام خەڵکی زۆر دڵسۆزمان هەیە بۆ نمونە بڵین ئیدارە و بەڕێوەبردن و کەناڵ و هەموو شتەکان کە لە سلێمانیە کە گفتوگۆی لەگەڵ ئەەکەی ئامادەی هەیە بۆ ئەوە بەس ئەبێ هەمومان دەست لە ناو دەستکەین ئەو کارانە بە ئاسانی ئەوانش کە بچێت بواری جێبەجێکردنەوە ئەوەی کە دوێنێش بینیمان بەڵگەیەکە بۆی کە خۆشەویستیەک ماوەتۆ لەم شارەیە کە خەڵکانێکی زۆر لەسەر ئەو بارودۆخی کە دوێنێش ڕوویا بەڵام هەر خەڵکی سلێمانی نەوەستان هەر هاتن ئەویان دووپات کردەوە کە خۆشەویستیانە بۆ ئەم شارە دووبارە سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە ئێوەش کۆمەڵێک داواکاریتانێ بچێتە بواری جێبەجێکردنەوە تاوەکو ئەو بەڵگە و ئەو شتانی کە لە کۆنەوە بۆ ئەوماوەتۆ لەو شوێنە توانە نمایشی زۆر بەخێر بن سپاس بۆ